باسی کاریگەری مادە ڕووپۆشەکانەکەین لە ناو خانوو لە ناو باڵەخانەکانە کە بەکارهێنرێ. ئایا کاریگەری ئەو مادانە چییە؟ لە ڕووی گەرما و سەرماوە، لە ڕووی دەنگەوە، لە ڕووی جوانکاریەوە، لە ڕووی کۆمەڵە لایانی تریشەوە و لە لای خۆمان لە ڕووی بیناسازیەوە تا چەند کار لەسەر ئەو مادە ڕووپۆشانە ئەکەن. ئەو مادە ڕووپۆشانە چی کاریگەریەک بەجێهێڵێ لەسەر باڵەخانەکان، لەسەر ئەو شوێنانەی کە بۆ نمونە وەکو سیتیەکان چەندین باڵەخانە لە خۆی وەگرێ وام مادانەش تا چەند ئەمێنێتەوە و چۆن ئەتوانین ئێمە کاری لەسەر بکەین. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە و بزانین تا چەند لای خۆمان کەسانی لە بواری تەلارسازیە کارەکەن لەسەر ئەم مادانە قسە ئەکەن و بزانم بە شێوەیەکی باش لە ناو بینا و باڵەخانەکانە بەکارهێنرێ. میوانداری زۆر بەڕێز کاگارم قاسممان کۆ کە دەتیازیاری تەلارسازی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. کاگارم زۆر بەخێوی بانی باسی ئەو مادە ڕووپۆشاناکەن کە ئێستا لە بیناکانە یاخو لە خانۆکانە یاخو لە باڵەخانەکانە بەکارەهێنرێ. ئایا ئەو مادانە بە چێوازێکی گشتی چی کاریگەریە بەجێهێڵێ؟ خۆی ئێماگەر باسێکی سەرەتای دیزاینکەینەمە دیزایانی بۆ هەر بینایەک دابەشەوێ بەسەر دوو دیزاینا، دیزایانی ئینتیریر دیزاین کە تەسمیمی داخلیەکە، ئێکستریر دیزاینمان هەیە تەسمیمی خارجیەکە. تەسمیمی داخلیەکان بە هەموو معناکان ئەڵەن هی خۆتە، چۆن بەکارێنی چی تیاقی چ ڕەنگە بەکارێنی چ مەتریاڵێ بەکارێنی چ موادێکی خۆتە. ئێکستریر دیزاین کە تەسمیمی خارجیەکە لە زۆربەی ڕێنمایی یاسای ماسەرپلانی باڵین وڵاتانی پێشکەوتووە. ئەگەر وڵاتێک بە دیاریکراوێنەوە بە نمونە بەس بە عام وڵاتانی پێشکەوتو دیارەکە ئەڵێوەمە بەس مڵکی تۆ نییە، مڵکی ئێمەشە. یعنی ماسەرپلانێک شتێکی بۆ دیارەکە کە ئەم بینایی جەنابێت چ نوع موادێک بەکارێنرێ. ئەم نوع موادە لەسەر چه ئەساسێک پێتەڵێت. لە ساڵانی لە دو 2000 بەعام لە ئەوروپا و بە تایبەتی لە ئەڵمانیا هەرسان وتیانێمە هەر کەسێک ئیشی عەزلکە لەبەرەوەی سەیف ئێنەرجی دروستەکە بۆ وڵاتەکە و نسبەمان بۆ گەڕێتەوە سەی چلی پارەکانی بۆ گەڕێنەوە لەبەرچی لەبەرەوەی هەم هەلی کاری ڕەخسان بۆ کۆمەڵی کۆمپانیا عەزل لە دنیای و ناونرا پێشکەوتنێکی عەزل بە تایبەتی لە دو ساڵی 2000ەوە و زایدن سەیف ئێنەرجیشیان کرد کە مقداری غاز و گەرمی و سەرمایان بۆ گەڕایەوە. لە وڵاتی خۆمانە بەداخەوە بیر لەوە نەکراوەتەوە کە ئایا ئەم وادەی بەکارەهێنرێت هەم لە ڕووی بابلین حکومەتەوە ئیجبار نەکراوە بۆەوەی کە تۆ بێت چ مەتریاڵێک و چ موادێ بەکاربێنین لە ڕووکاری دەرەوەیە باشە، هەم لە ڕووی واعی خەڵکەکەەوە خەڵکەکەش حەزەکان موادێ بەکاربێنێت بەس بیر لەوە ناکاتەوە ئایا تا چ ڕادەیەک سوود لەوەگرێت سوود لەوارەگرێت کە ئەم بینایە عەزل بێت سوود لەوە وەرەگرێت کە ئەم بینایی لە ساڵانی مەسەڵەن لە 10 ساڵی داهاتووە لە جاتیەوەی گەرمانی لە زستانە 4 بەرمێنەوەت بەکاربێنێ ئەگەر بینایەکی ڕووپۆشی عەزی مەزبوطی هەبێت ئەتوانێت بەرمێنەوە بەکاربێنێ و تەندروستە. کەواتە کاریگەری هەیە لەسەر گەرمی بۆ بەڵێ کاریگەریەکی زۆریشی هەیە. ئێستا لە کوردستانە کۆمەڵی مواد بەکارێنرێت کە با بڵێن زۆرینەی لە بوو بۆیاخە بۆ ماڵانی ئەتیادی و سەکەنی خشت نوع خشتێکمان هەیە بەس تەخلیفە هین نییە، ینی جوانکاریە ڕووپۆشێکی عەزل نییە بەس تەنها تەخلیفێکە گەر بکرێت لە زۆر شوێن خەڵک بە بۆیاخەی کات. ینی لەوخمان هەیە خشتمان هەیە نوع بەردێکمان هەیە میشات بەردێکی تەبیعیە ئەمیش دووبارە هەر تەخلیفە. مەرمەڕمان هەیە ئەلیکۆبۆن و سمنبۆرد و تازڵک بڵێن لەم ساڵانی ئاخیرا داری سنۆبەری پێڵێن وەتەرپروڤە زڵدی ئاوە داریشمان هەیە. بەڵام ئەمانە ئەگەر بە ناحێزانستەکەیشی لەسەرکرێ تقریبان زۆرینەیان لە بخوی لێ دەرچێت زۆرینەیان عەزلن لەبەرەوەی تۆ لەژێر ئەمەوە فایبەر کلاسمان هەیە لەگەڵ مینراڵوت ئەمەدا ئەنرێت کە لە بینی ئەم دیوارەوە بۆ ئەم عەزلە ئەم بینە بۆشیەکی تایە سپایسێکی تایە ڕووپۆشەکرێت بەم کۆمەڵێ مادەمان هەیە مادەکەوی کە مینراڵ چییە لە بۆیلەرە شتێکە بینین فارسەکان پێڵەن پەشمەشیشە پەشمەکانزاییەکە هەنسبێک ئەمەدا ئەنرێت لە زۆرینەی وڵاتە لە دو ئەمە بە میکانیکێکی ئاسنی حلەکرێت و ئەنجا تەخلیفەکەی کرێت بە پێی ئەوەی کە وڵات ئەوێت بە پێی ئەوەی کە بۆ دانراوەیە بڵێن سیستەمی ئەو شارە ئەو ناوچێ بۆ دانراوە ئەم واجهەیە بێ خشت بێت. ئەم ئەمەلیانە هەم یەکرێت دوایی میکانیک یەکرێت و خشتی لەسەرداڕێت. کاگەرام ئێستا ئەو ساکە خانوو دروست ئەکرا بلۆکەکانی زۆر گەورەتر بووەک لە بلۆکی ئێستا بەکارهێنێت و دوای بلۆکەکە زۆر جارە هاتن بەردیان لە ڕووپۆشی خانۆکەدان ئەم بەردا ئەبوو بە دووچی ینی وایە کرد لە ڕووی دەنگ و لە ڕووی گەرمی ساردی و لە ڕووی هەموو شێوەکان بەگشتیوە ئەی پاراست خانۆکەی پاراست. بەڵام ئێستا جیاوازترە هەم بلۆکەکان بچووکترە هەندێک کەسی شێ خشت بەکارهێنێ و دواتر لە ڕێگەی بۆیاخ و کۆمەڵە جوانکاری و ڕووپۆشیەکان ئەمانە تا چەند بۆ نمونە
کاریگەری خراپە جیاڵش گەوی کۆت باسە کرد داری وایە زستانی شاڵێ چەند زۆر پاشیش پێەکە ماڵەکە هەرساد ئەمە بۆچیە گەڕێتەوە قوربانێمە گەڕانەوە بۆ تێگەشتنی خەڵکە گەڕێتەوە لە ئیسایە ئەگەر دیقەتی خانۆکانی ساڵی هەشتاونەوەکان بیت شێوازێکی حەیویت یا بوو ژیانەویت یا بوو خەڵک گێزگار نەگەشت بوو ئەم ڕادەیە کە حەسکا خانۆکەی مەسەرەن سێ قادوێت ژوورەکانی ببێ بە ڕقەم یعنی حەسکا ناو خەڵکا باسکا بڵێ هۆڵەکەم 6 بە 9 عنی وەکو ڕقەمێک باسی هەر یەکا لەبەرەوە ئێمە هەساوین کەمترین مەساحەمان بۆ خۆمان نشتۆ تا بتوانین ئەم عملیانەی تا بکەین و هەساوین زۆرترین پارەمان سەرف کردووە بۆ نمونە ئەگەر عەرزێکی دەبە 20 هەیەەوە هەساوین زۆرترین پارەی تا سەرف کردوێتی بە سێ قات یعنی فریا ئەوە نەکەوتۆ بیر لەوە ناکاتەوە ئەگەر بێت و عەزلی کات با دوو قات دروستکەم و عەزلیکەم لەبەرەوە هەڵەسین بەچی بە هەرزانترین موادێکین بمە جوتێ بلۆگە گەر وای بدانێن مقارنەیەکن بە 1000 نار بە من 100 نار بێ خشتێک بە 2000 دینارە بە 1700 نارە حەقدەسی بلۆکەکە ئەگەر مەتێک بۆ 15-20 بێت مەتری خشتەکە بە 30-40 لەبەرەوە کابرا بین لە اقتصادێکە یەکاتەوە یەک بلۆکە بەکارێنێ ئەم بلۆکە بەکارێنێ و لە هەمان شێوەزە ڕووپۆشمان هەیە ڕووپۆشەکەش بە هەمان شێوە دیسان دووبارەیەتەوە لە جاتیەوەی ناحێزانەسیەکەی خۆی وەرگێتەوە وەری ناگرێتەوە ئەنجا ئێمە چەند غەڵەتێکی گەورە هەیە کە ئێستا لە کوردستانە زۆرە بین لێ ئەچینە زۆر ماڵەوە ئەم پلاستیکێک تەخلیف کراوە بە پلاستیکێک ئەمە لە ڕووی علم و لە ڕووی زانستەوە خراپترین نوعی هەناسە هەڵبژین شتی ناتەبیعیە کێشێکە لەوانەی پلاستیک کە یەکەم سەبەبی سەرەتانە ئەم پلاستیکە ناو ماڵایە و ئەشکرەیەکی بینین بەبێ عنی زۆربەی ماڵەکان ئەچیت پلاستیک ژوورێکی کرەوە پلاستیک و تەخلیفی کرەوەڵە زۆر جوان لە دارەچەیە زۆر جوان لە فلان شارەزایی نییە و بەکاریگەنە شارەزایی نییە و بەکارهێنراوە هەر پێچ ڕێنمایی یەکوی جاسایەکی لە بەردەستانی هیچ بەرچاوڕوونێکی بۆ نەکراوەتەوە ینی کابرا چێتە دوکانێکی دیکۆراتەوە دوکانی دیکۆراتیش هەمومان کاس بین ینی سەمهاوەکوین لێزەڵێ بە شێوازە لە شێوازەکان ئەمانوی ئەو شتەی هەمانە بیفرۆشین ینی کاڵایەکم هەیە ئەمێ بیفرۆشم ئەم کاڵایە چۆنە فرۆشم بە تۆ ئیتری لاقم چێ بە دووە چ زەرێکی هەیە بۆ تۆ یا ئەبێت یاخۆت نابێت ئێمە شتمان هەیە هی داخلیە لە خارجیا بەکارات توی خارجیە لە داخلیا بەکار هاتووە ئەسڵان ئێمە کۆمەڵێ موات هەیە نابێت لە ناو بینای هەر بەکار بهێنێت بەڵام ئێمە بەکارێن خاڵێکی تر هەیە زۆر گرنگە وەکو خۆشی بە ئەکادمی لە ناوزان کویا زیاتر لەسەر و خاڵەوردانە جەختەکەنەوە باسی ئەڵمانیات کرد ینی ماستەر پلانی ئەوان وایە ڕووپۆشی خانۆکانیان یاخو ڕووکاری خانۆکانیان هەموو یەک ئاستە ئێستا لای خۆمان جیاوازتر یعنی هیچ هارمۆنیەتێکی تیان نیە خانوێ بەشێکی زۆری هێناوەتە پێشۆ خانوێک زۆر بەرزە بینایەک لە ناوڕاستە گەورە کراوە ئەمانە تا چەند کاریگەری خراپ بەجێ هێڵە لەسەر دروستبوونی باڵەخانە و خانۆکانە لە چەند ڕوویەکی زۆرەوە ئێمە کاریگەریمان بۆ بەجێڵە یەکەم شت ئێمە ڕووبکەین هەر شوێنێ باسی میعمارەکەین ینی کاڵین تورکیا خۆشە نیویۆرک خۆشە لەندەن خۆشە باسی میعمارەکەین یەکەم شتی سێری میعمارەکەیەکیت ئەنجای نەهاتوومەتەم شوێنی جەنابتانەوە یەکەم شت سێری ئەم ڤیو میعمارەکەین هەندەسە تا کەشتەکە دەستی لە هەموو شتەکانە هەیە بەدوای ئەوە یاسایەت ینی ئەم دوو بەشە لە دنیاە دەستیان لە هەموو شتەکانە هەیە و لە هەموو دنیاە ئێمە حکومەتێکی عامانەیە و حکومەتێکی خۆجێیمان هەیە بۆ نمونەکە باسی ئەڵمانیامان کرد ئێستا حکومەتێکی عامان هەیە لە ئەڵمانیا هەموو ئەڵمانیاوە بەڕێتەوە دواوە حکومەتێکی خۆجێین منطقی هەیە ئەگەر بەقارنەی منشن و کۆڵنکەیت هەردووچیان دوو ستیتن دوو بارێزگان دوو چی ناو بنێنێ ویلایەتن هەر شتێکە ناو ئەڵمانیایە منشن هەر لە ئەڵمانیایە کۆڵن هەر لە ئەڵمانیایە ئەمە دوو حکومەتی خۆجێی جیاوازیە حکومەتێکیش لەسەرەوە بەسەرمانایە بەڵام منشن یاساکانی فەرقەیە لەگەڵ کۆڵە یاساکانی سنترال نین یعنی یاسا ئەو یاسایەمان نییە ئەو ڕێنمایانمان نییە کە لەسەرەوەێتە خوارە لەبەر چەند سەبەبێک ئەو بەرسەنی لە ڕووی ئەقسادەوە ئیشان لەسەر کردووە بۆ نمونە زۆرینەی شەریکەکان وەکو بیەم و ئەدیداس و پۆما و چی لە منشنە بەڵام لە کۆڵن هیچیتیان نیە باشە لەبەر ئەو یاسایانی کە لەوێ هەیە لە ڕووکاری لە ڕووی دەرەوەی بینا و لە ڕووی جادە و لە ڕووی دوکان بکرێ و لە ڕووی هەموو شتەکان لە ئەیتوزێت جیاوازن لەوێ لای خۆمان بەداخەوە نییە لای خۆمان یاساکان گشتگیرن ئەو یاسایی کە لە هەولێر دەرچووە ئەو ڕێنمایی کە لە هەولێر دەرچووە تا حسابی تۆپۆگرافی نەکردو حسابی عەقڵت ناکە حسابی شت ناکە هەمووی بە یەک شت دەتە خوارە ئەمە لێرە ئەچینەوە سەر خاڵی سەرەتا کێشەکانمان چیە بێت لە ماسەرپلانە ئێمە کاتێک کە دیزایانی جادەیەکە کرێت تقریبا 49 فقرەمان هەیە کابێ بڕیاری لێبێت هەر کەسە و هەر مهندسە و لایەک یەکێ لەمانە کە مهندس نییە بڕیاری لێیە دکتۆرێکی دەرونیە ئەم دکتۆرە دەرونیە بڕیار لەم جادەیە چکە لە ئاخیرا هەندەسە وەکو کاسێکی ملەحین وایە لەسەر مەزان شتە نووسینەوە ئێمە
هەر مهندسێک ئەگەر جەوی خۆش بێت دیزایانی شوێنێکە جادەیەکە ئەگەر جەوی ناخۆش بێت ئەنی پێوەی دیارە کە سەری دەست و پلیەکەی پێوەی دیارە ئەم کارکردنە بە تیم بێ باشترە یاخوو بەڕێی تاکە کەسی بێ تیم بێ باشە کۆدەنگی ئەندازیاران لەم بابەتەیە چییە بۆ خۆتان بتوانن بۆ نمونە کاڵی گرفتەکانمان لێرەوە دەست پێکە کە گرفت دەستی پێکرد پێویستی بە کۆبوونەوە سمینار وێ وی کە بتوانن پلاندانێنەوە جارێکی تر چی بکرێت کۆدەنگەکە چییە؟ کۆدەنگەکە منکو خۆمە کوڕێکخرای پلانە هەساوین شتێکمان کردێمە لە 28 چوار پرۆفیسۆرم لە دەروی وڵاتێناوە سمینارێکی تایبەتەکەین بەس بە ماسەر پلان لەگەڵ مامەسایەکشمان هەیە لە سلێمانیا ئەویشان بە هەماشەوە بەشدارە بێت لە بەم نزیکانە دیدارێکمان هەیە دیدارێکی ئەندازیاریمان هەیە زیاتر لە 500 ئەندازیاریا بەشدارە بێت لەو ڕۆژەیە ئەو ئەندازیارانەی کە خاوەن بیرۆکەن یا خاوەن چارەسەرن بۆ ئەم کێشانی کە ئیسا لە کوردستانە هەیە ئەم دیدارە لەو ڕۆژەیە باسی سەرجەم کێشەکانی ئەندازیاران دەکرێت تەکەم 6 پرۆفیسۆرنەوانی شێبن مەڕێەوە باسی سەرجەم کێشەکانی ئەندازیارە کرێ کە چی هەیە لە سلێمانیا چی ئەگوزەرێ بۆچی ئێمە کە ڕێن بە جادەیەکە ڕێنێکی معماری نابێنین ئێمە جادەی سەواڵەکەمان هەیە دڵی شارە کە لە تاسو جەوەی تۆ داخلەویت ئیسا ئەمە گەورەترین غەڵەتەکان کە لە ماسەر پلانا کراوە ناوچەی پیشەساسی و کشت و کاڵ و نیشتە جێمان تێکەڵ کردووە یعنی کە لە تاسو جەوەین ئێمە کۆمەڵە نیشتە جێ بینین کۆمەڵە ماڵە بینین دواوە چی بینی کۆمەڵە مەعرەی زارا بینی دواوە چی بینی کۆمەڵی مەغزە نەبینیت ینی هیچ شتێکی هارمۆنی نییە ینی من کە لێرەوەیم بۆ کورسات کە لێو هاتوومەتە ناوە معقول نییە لێ مەسەن عەرەبانەیە ببینم با بڵێ پاقلە فرۆشە بۆ ئەم شوێنە ناگونجێت خۆ ئەمە عیبە نییە ناشرین نییە شتێ نییە بەڵام لە شوێنی خۆیان گونجێت ئێستا سلێمانی بەداخەوای لاتوە لە 5 دەواازەمان هەیە لەم 5 دەواازەیە ئیشیتیان نەکراوە بەپێی ئەوەی کە بزانرێ هەم لە ڕووی معمارەوە هەم لە ڕووی دانیشتوانەوە چۆن تۆزیعکی ئەمە خۆی باسەکەمان با بڵێن لەسەر هین بوو بەس ڕۆشت کە ماسە پلان تاکەشتەکە ئەو باتەوە بوو هەموو خەتەکان بێنەوە سەر باسی ئەم واجهەی بینا کە جەناب ئاماژە پیاکێ بەرزەیەکە نزمەیەکەینە ئێمە لە سیاسای ماسەر پلانە دابەشە بین بەسەر چەند زۆنێکە ئەم زۆنەش دوای وەکو پاقلاوەی و بە ئێکس وای هەمووی جاکرێتەوە بەشەکان هەمووی جاکرێتەوە خۆی ماسە پلان ساڵی حوسەکان کە لە لەندەن و خۆی لە ئەڵمانیاوە دەستی پێکردەوە دەچێت فەڕەنسا و لەندەن و تا ئاخری کوێ ئەمریکا و لە ئەمریکا لامیان پێشتر و بەهەرحاڵ بەسەرەمەیە بەشەوێ ئەمە بۆ دیاریەکات ئەمانە هەمی خەڵکی خەبیرن یەن دیاریەکەن لەسەر چی ئەڵێ ئەم جادەیە ئەبێ ئەمە نەقات بێت ئەمە ڕانکەی بێت ئەمەش بەرزەکانی بێت لەبەرەوەی لە وڵاتی ئێمە وڵاتێکی با بڵێن شەیپ و شکڵمان شەیپ و شکڵی و جوگرافی و شارەکەمانۆک و ئیتالیا و ئیسپانیا وایە وڵاتێکی تەخت نییە بڵێ هەمووی بێ قیاس بڕە باشە یاسایەکی تایبەتی بۆ دانرێ بە کۆمەڵی بەرنامەی تایبەتی خۆی هەیە حساباتی بۆ کرێت کە تۆ چی خانۆکەکەت پێویست بەسەرەشە ناکە خانۆکەت مەسەڵەن فڵان شەریکایکە فڵان کۆمپانیایکە فڵان نووسینگە ئەندازیارێکە ئەو بەرپرسەلی ئەمەش یاساکانێتی 1 و 2 3 و 4 بۆ نووسراوەتەوە ئەترم بینایە نەبەرزە بێت نەنزمە بێت نەواجەیەکی لە پێشەوە بێنەوە لە دواوە بێت من فڵان کەس واسەیەکی هەیە یاخۆ چزانم فڵان کەس تەکلیفێکی کردو فڵان کەس ڕەشوەیەکی یا فڵان کەس چی کردو فڵان کەس علی لە ئاخری ئەمانە دروست نابێت هیچی دروست نابێت تۆ بینایەکە بەجادەیە کاڕۆی سێرەکەی ئەم بینایانە هەر هەمووی لە یەک تقریبان لە یەکەچن ئەگەر خۆلەیەک خۆبچۆرە دووبەی لە یەکیش ناچێت بەڵام شێوازە میعمارەکەی یاوە پێت کە ئەم جادەیە چییە ینی ساگەر لە دووبەیە بتەوێ بینایە دروستکەیت بە چەند فیلتەری میعماراتی ئەپەڕێت ئەم بینایە کە دروستەکرێت لەگەڵ شارەکەمی دانرێتەوە بەراورد دەکرێتەوە لە چواردۆرەکە دانرێتەوە بزانە ئایا بۆ حاڵەتی میعماری چ زەرە لە شارەکەیە چکە ڕاستە تۆ شتێکی جوانەکەیت بۆ خۆت یەکەیت بەس لە ئاخیراچی زەرە لە شارەکەی منیت زۆر باشە کاگەرامەگەر هەر باسی هەرێمی کوردستان پارێزگاکان بکەین ئێستا پارێزگای سلێمانی بەپێی هەڵکەوتی جوگرافی ناوچەیەکی شاخاویمان هەیە و ناوچەکەمان لێژە ینی ئەگەر کۆمەڵی وڵات هەیە ڕێژەیەکی ئاوی زۆری هەیە بەڵام ئەو ڕێژە وشکانی کە هەیەی نەیهێشتۆ بستی بەسیاب بچێت بە شێوەیەکی جوانش کردوێت ینی سێی وڵاتی ئیتالیا کە لەو شارەکانیان چەند جوان ئەم بینایانە هاتوونەتە خوار هارمۆنێتی تایە لە لای خۆمان ئەبینی کۆمەڵگەیەکی نیشتەجێبوون لە پڕ دوو بینایی باڵەخانەی گەورە دروستەکرێت ئەیکا بەشوقە لەوانەیە ئەمە زۆر جار لەگەڵ شوێنەکەشان نەگونجێ بەپێی ناوچەکەی خۆی نەگونجێ یان باسی پارێزگای هەولێر بکەین بەپێی هەڵگەوتەی جوگرافیەکەی ناوچەیەکی تەختە باشە ئەم تەختاییە وای کردووە ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانی هەیە بەرفراوانیەکی زۆر هەیە لە دروستکردنی سیتیەکان بە تایبەتی کۆمەڵگەی نیشتەجێبووەکان کەواتە ئێوە وەکو ئەندازیاران تا چەند بەپێی ناوچەکان کار لەسەر هەم بینە
هەم شێوازی ڕووپۆشەکەی هەم شێوازی ئەوەی کە ببێتە شوێنێکی دڵگیر. خۆی وەکو عرضم کردی پێویستمان بە ماستەر پلانێکی فعلی زانستی هەیە تا بتوانێت سەرجەم ئەم یاسایانە دابشکەوە. بۆ نمونێمە باسی سلێمانیمان کردم تۆپۆگرافیەمان هەیە. ئێمە سلێمانی چۆ لۆگۆکەمانە لۆگۆی سلێمانی شاخی گۆیژێ بێگومان ینی تۆ باڵێن کاڵێ هۆلیوود شاخێکی هەیە ئەمە لۆگۆکێتی باز دەچێت هەیە با بڵێ نەچێتە کفری هەندەسیەوە گەر دەستی بۆ بەریت ئەبێ ئیشی تا بکەی بەس کفری هەندەسی ئەگەر دەستی بۆ بەری چکە لە کاتێکە ئێمە توانین بە شاخی گۆیژە سلێمانی بەخێوکەن بەڵام ئیسا بەداخەوەی بینیست شاخی گۆیژە خەریکە ئەشارینەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەمە ئەگەڕێتەوە بۆ بەداخەوە قسەکەم چاوتێر نەبوونی مەقاولەکانمان و کۆمپانیاکانمان کێشەم نییە شارەکە چی لێت کێشەم نییە شارەکە چی لێک مهمەوەی خۆم ئیسفادەیەکەم تۆ هەر کاتێک هەڵەسی بە دروستکردنی ناوچەیەکی نیشتەجێ بوون ئەمە بێگومان خزمەت بە خەڵکەکات بەڵام گرنگە خزمەتەکە لە چوارچێوەیە کابێ کە هەم جوانی بە شارەکە بەخشێ هەم بە شێوەیەکیش بێ کە خزمەتی هاوڵاتیان بکات ئەمە زۆر زۆر گرنگە یەک خاڵیکە هەیە پێم خۆشە وەکو دوایین پرسیار کاگەران قسەی لەسەر بکەین بە تایبەتی زۆربەی ئەو باڵەخانانەی کە ئێستا تازە دروستەکرێت هەندێ مادە لە دەرەوەی وڵاتێ لە زۆربەی وڵاتەکانی دراوسێ هێنن بە چەندی شێواز کاری لەسەرەکەن لە ڕۆژ ڕۆپۆشکردنەوە ئەم مادانە تا چەندێک ئەمێنێتەوە یاخوب کاتین و بۆ ماوەی دووسێ ساڵە و لێ بێتەوە بێتەوە جارێکتر هەوڵ بێتەوە پارێکی تر زۆرتر سەرف بکەیتەوە بۆی کە بیناکە و باش بێ یان چەند گرنگە پێش ئەوەی تۆ هەرچێک بەکاربێنی پرس بە کەسانی وەکو یۆی شارەزا یانمە ئەو موادانێکەکە خۆمان بەداخەوە کە موادێکی وامانە لە کوردستان بتوانین بەکاری بێنەوە مڵکی خۆمان بێت مڵکی دەرەوە یعنین عامەتەن تورکیا و ئێران و زۆر جاریشەکەوێت وێنان و تا ئەو حاڵەتەشەوە موادەکان کە بۆمانە لەسەر چەند موادە لێ نووساوە ئەم موادە دوا چەند ساڵ پێویستی بە ڕێپێرە پێویستی بە تعدیلە پێویستی بە تعمیراتە ئێستا تاکە مواد کە بەکار هاتبێتە نەبێتە ناوی مواد نایانین بۆی نەبێتە ڕێکلام بۆ هیچ کەسێک بەس ئەمەی دانیاستی باشترین نوعی موادە کە تای سات بێتە هەرێمی کوردستانەوە ناوی مواد شتەکە بۆی داین بۆی نەبێتە ڕێکلام بۆ کۆمپانیایە شتێ بەڵام باشترین نوعی مواد کە تای سات بێ ئەوان هێناوێنە ئەم وادە تعمیراتی ناوێت یعنی بۆ نمونە بۆ 10 ساڵ 5 ساڵی کە بەڵام زۆربەی سیتی و شارەکان کە کراوە بەس کراوە بەم شێوازە کراوە هاتۆ بۆ نمونە ئێمە لەسەر بەرزی بینا هەتا بۆ پەنجەرەش ئەبێ و بڕیارە بین ینی بۆ نمونێمە سیتیمان هەیە لە سلێمانیا 10 قات و 15 قاتە هەساوە پەنجەرەکانی کرۆ PVC کە بە هیچ یاسایەک لە PVC-کە بۆی نووسیوی پەنجەرەی PVC-کە نابێت لە تو 9 مەتر بەرزتر بێ لەبەروی زەختی هەوای بەرەکەیە و بە هەمان شێوە بۆ عەرزی دەرەوە کۆمەڵێ موادمان هەیە وەکو ئەسترۆپۆڵ و وەکو ئیلا ئاخری کۆمەڵە شتێکێ با ناوێک نەبین کە ببێ بە زەرەر بۆ کۆمپانیای کەش دیسان ئەم وادانە بەکارانەوە ئەمیش دیسان بۆی توی نابێت لەوە نەمەتر بەرزتر بێت و لە ڕووی هەواکەوە نابێ ئەم وادە بەکاربێنیت چکە ئێمە هەوا بە چەندێتی جاهەیە کاڕات تۆ بینایەکە هەیە چوارگۆشەیە یا خڕە لەلایەکە و هەوای دایم زیاتر هەیە وەکو لە سلێمانی خۆماڵێن ڕۆگۆیژێ ڕۆ ڕەشەوایە بۆ نمونە ڕەشەوامان لێوە نابێ بەکاربێت بەداخەوە بەڵام بەکار هاتووە تا ئێستا لە زۆربەی سیتیەکانە بەکارهاتوە باشە کەواتە ئەمە گرنگە بکرێتە مەرجێک چۆن بۆ نمونە لە کۆمەڵگەیەکی نیشتەجێبوون و لە سیتیەکان ڕێگەیان پێدرێت چەند باڵەخانە دروستکەنەوە نەش ڕووبەری سەوزایی هەبێت شوێنێکی گشتی هەبێت بۆ خەڵکی ئەو ناوچەیە هەوڵش بدرێت لە ڕێگەی کەسانی ئێوە وەکو شارەزا و ئەندازیار پرس و ڕابکرێت کە ئایا چی بەکارهێنرێ لەم بینایانەیە و چیش دروستەکرێت بۆ خزمەتی هاوڵاتیان بە هیوایە ئەم گرفتانە چارەسەر بێ هیواژە خوازین ئەم کۆبوونەوەی ئێوەی ئەندازیاران کۆدەنجی ئێوە بتوانێت زیاتر سوود بە باڵەخانەکان و وەسود بۆ بگەێنێت کە بواری بیناسازی لە شارەکانە بە شێوەیەکی باش بەڕێ دووبارە سپاس بۆ زۆر زۆر بەخێر